ئێمە یەک گوشەمان هەیە ناتوانن لەگەڵ پارتی ناتوانن بۆ پارتی خودای لەگەڵا چەندەها ساڵ ئەلێن پارتی ئەدۆڕێ پارتی نابەدەوە دەنانەت دەنگی زیاتر دێنێ ئەوەی کەوا خزمەتی بە ملەتی کوردەکە و خزمەت بە کەرکووکەکانەکە تەنها پارتی دیموکراتی کوردستانە نەک کاکشەهۆ هەموو کاندیدەکانی پارتی بەبێ جیاوازی ئینشاءالله هەمویان سەرکەوتوو ئەبن سەرکردەکانی دیکە وشەی مەلایەن پێوە نییە لەبەرەوەی مەلا مستەفا بە حەقیقەت مەلا بووە لەبەرەوەی مەلا بوونە و شێخش بوونە لە حەقیقەتە ئەوەی کە ڕقی لێمانە هەردوو چاوی دەربێت کابرا هات فەرمووی یا ڕەسوڵڵا من قەومەکەی خۆم خۆشەوێت فەرمووی گوناحبارە بن فەرمووی نەخێر بەڵکو خوای پەروەردگار ئەجرت بۆ نووسێ سەرەتا بە خێراتنی جەناب کەناڵەکەتانەکەین و بە خێراتنی جەنابتانەکەین سەرەتا بە ئەکیدی دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان و لە هەموو کاتێکە جۆش و خڕۆشی خۆیان هەیە بە ئەکیدی چونکە ئەوەی کەوا خزمەتی بە ملەتی کوردەکە و خزمەت بە کەرکووکەکانەکە تەنها پارتی دیموکراتی کوردستانە شعرێکی مامۆستا هەیە فەرمێ بێوەفا بمرێ ڕۆژێ هەزارێ گشتی وە قوربان یەک وەفادارێ هەموو ئەوانەی کەوا لێرن بە وەفان بەڵام کۆمەڵێک کەسی تێکدەر لە هەر لایەنێکەوە هاتبێ غەڵەتی کرد غەڵەتێکی گەورەی کردە کەوا کۆمەڵێک گەرمە شێوێر هاتوونە ناو مجتەمع کە ئەوەش یاسا دەبێ یەکلایی بکاتەوە و ئینشاءالله دەنگی پارتی و کاندیدەکانی پارتی سەرکەوتووە بن نەک کاکشەهۆ هەموو کاندیدەکانی پارتی بەبێ جیاوازی ئینشاءالله هەمویان سەرکەوتووە بن لەسەروی هەمویانەوە جەنابیان لەبەرەوەی خزمەتیان هەمویان خزمەتیان بە ملەتی کورد و کەرکووکی کردووە بەڵام دەبێت خزمەتەکانیان زیاتر بکەن بە حەقیقەت لەوەتی پارتی دیموکراتی کوردستان هەیە ئێمە یەک گوشەمان هەیە ناتوانن لەگەڵ پارتی ناتوانن بۆ پارتی خودای لەگەڵا پارتی خودای لەگەڵا چەندەها ساڵ ئەلێن پارتی ئەدۆڕێ پارتی نابەدەوە دەنانەت دەنگی زیاتر دێنێ هەر کەسێ بێ قسە بە پارتی دیموکراتی کوردستان بکە وەڵای کورسەکانی دابەزێ پارتی دیموکراتی کوردستان کورسەکانی بەرزەوە بووە ئەمەش نمونەی چییە؟ نمونەی نمونەی مەلا مستەفای بەرزانی باشە بۆ پرسیارێ بۆ سەرکردەکانی دیکە وشەی مەلایەن پێوە نییە لەبەرەوەی مەلا مستەفا بە حەقیقەت مەلا بووە شێخ محمودی حەفید شێخ عەبدولسەلامی بارزانی شێخ عەبدولسەلامی نەهری بۆ ئەمانە وشەی مەلا شێخیان پێوەیە ئەتۆ حەقیقەت لێی بکۆڵێرەوە وایە یاننا لەبەرەوەی مەلا بوونە و شێخش بوونە لە حەقیقەتە لە ڕوانگەی دینی پیرۆزی ئیسلامیشەوە زۆر بە گرنگی باسی خاک و نیشتیمان کراوە بۆچی کاتێک کە باسی وڵاتی سەربەخۆ دەکرێت دەوڵەت دەکرێت کوردایەتی دەکرێت مافی کورد دەکرێت ڕاستەوخۆ تیری دوژمن ڕۆی لە پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان دائما لەگەڵ حەق و حەقیقەتا بووە لەبەرەوەی هەر پارتیە کوردایەتێکە ئەوەی کە ڕقی لێمانە هەردوو چاوی دەربێت ئەمەش قووەت و هێزی پارتی دیموکراتی کوردستان دەرەکە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان هەر ڕقم یەک بۆ هەر ڕقم یەک شەبێ ئینشاءالله لە هەموو دەنگەکانە پارتی دیموکراتی کوردستان یەکەم بۆ قوربان وەکو مامۆستایەکی ئاینی پەیامی ئاینیتان بۆ گرنگی و بەشداریکردنی خەڵکی کەرکووک بۆ کورد سەرکەوت بەڕاستی پەیامی کۆتاییم پارتی دیموکراتی کوردستان پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام لە حەدیثێکە فەرمێ کابرا هات فەرمووی یا ڕەسوڵڵا من قەومەکەی خۆم خۆشەوێت فەرمووی گوناحبارە بن فەرمووی نەخێر بەڵکو خوای پەروەردگار ئەجرت بۆ نووسێ لە بانەوەی قەومەکەی خۆتت خۆشەوێت خوای پەروەردگار ئەجر بۆ نووسێ